ماوەی 16 ڕۆژە مافناس هەستیار بشار لە زیندان دەمی خۆی دووریوەتەوە و دەستی بە ئامانگرتن لە خواردن کردووە بۆ هۆیشەوە مەترسی لەسەر ژیانی دروست بووە. کەسوکار و پارێزەران و چالاکوانانی مەدەنیش بۆ پشتیوانی لە هەستیار بشار لە بەردەم دادگای سلێمانی گرت بوونەوە و چەند داواکاریێکیان ڕاستی سەرۆکایەتەکانی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان کرد. لە ماوەی ڕابردوودا لەلایەن تۆڕێک لە دادوەرانی دادگاکانی سلێمانیەوە کە لە بەرامبەر گەنجێکی بێکەسی بێ پشت و پەنا یەکیان گرتووە جۆرەهای ڕێگەیان گرتۆتە بەر تەنها لە بەرامبەر سزادانی توندی کوڕەکەمان. بۆیە ئێمە وەکو کەسوکاری هەستیار وشار داوا لە بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستانەکەین بڕیاری لێبوردنی تایبەتی لە سزادانی کوڕەکەمان دەربکات و ئەنجومەنی دادوەریش لە هەرێمی کوردستان تەواوی کەیسەکانی تر بگوازێتەوە بۆ دادگاکانی شاری بەغداد چونکە لە هەرێمی کوردستان ئەوەی سکاڵاکارەوە ئەوەش یەکلاییکەرەوەی سکاڵاکەیە هەر سکاڵاکارەکەیە. لە حاڵەتی بەسەرهاتنی هەر شتێک لە کوڕەکەمان دادگای ناوچەی سلێمانی و دادوەرانی سکاڵاکار بەپەرپرسە زانین. دایکی هەستیار داوا لە سەرۆکی هەرێم دەکات لێبوردن بۆ کوڕەکەی دەربکات چون وەک دەڵێت مەترسی لە سەر ژیانی هەیە. والله ئێمە داوامان لە سەرۆکی هەرێم هەیە کە لێبوردنێکی گشتی بۆ ئەو کوڕی من دەرکات چونکە مەستەحەقی ئەم سجنکردنیە ئەم کوڕم مانی لە خوارگرت گرتووە دەمی خۆی دووریوە ئەگەر شتێکی لێبێ من لیان خۆش نابم بە هیچ نەوعێ چونکە لە دووی مانگ و ئەم کوڕە بانی گرتووە دەمی خۆی دووریوە لەبەر ئەوە من داواکارم لە سەرۆکی هەرێم کە لێبوردنێکی گشتی بۆ ئەم کوڕی من دەرکات. ئەوەی جێگای سەرنجە لە دۆسی هەستیار وشار سکاڵاکار و سزادەر یەک لایەنن کە ئەوانیش دادوەرەکانن بەو پێی یەکێتی دادوەران سکاڵاکەیان تۆمار کردووە. پارێزەری دۆسی هەستیاریش دەڵێت بەپی یاسا نابێت سکاڵاکار و یەکلاکەرەوەی سکاڵا یەک لایەن بن. ئێمە مادەی یاساییمانەیە کە قانونی مرافعاتی مەدەنی لە مادە لە بابی هەشتەمە لە مادەی نەوەیەکەوە هەتا مادەی 94 ئەوانش باسی ئەو حاڵەتە ئەکا لە حاڵەتێکە ئەگەر هاتو کەیسێک هاتە بەردەم دادگا ئەگەر دادوەر هەستی بە حراجیە کردیان هەستی بەوەکە کە لایەنێک لە لایەنەکان ئەناسیان وەکو ڕەفیقایەتێکی سەداقەتێک هەبوو لە نێوانیانە ئەبێ ئەو داوایەک لایی نەکاتەوە لەبەر ئەوەی ناکرێتەوە خۆ لە دۆسیەکە سکاڵاکاری تایە و هەم حکمیشی تیا دەرکەی. بۆ وەرگرتنی لێدوان لەلایەنی دووەمی دۆسی سزادراوی مانگرت و هەستیار وشار پەیام چەند جارێک پەیوەندی بە وتەبێژی دادگای سلێمانیەوە کرد بەڵام وەڵامی پەیوەندەکانی نەدایەوە. سزادراوی مانگرت و هەستیار وشار پێشتر 15 ساڵ فەرمانبەری دادگا بووە بەڵام دواتر لە سەر ڕخنەگرتن لە دادگا و هەندێک لە دادوەرەکانی دادگای سلێمانی لە ڕێگەی تۆڕا کۆمەڵایەتەکانەوە لە کارەکەی دوور خراوەتەوە نان بڕاو کراوە. دواتریش لە 2 کانون یەکەمی ساڵی ڕابردوو دادگای کەتنی سلێمانی سزای ساڵێک زیندانی بەسەردا سەپاندووە. مافناس هەستیار وشار لە نامەیەکدا کە لە زیندان نووسیوێتی ڕایگەیاندووە لەبەر ئەوەی هانای بۆ زۆر شوێن بردووە و پشتیان نەگرتووە لە ئێستادا بەناچاری لە زیندانی چاکسازی گەوران و لە ڕۆژی 2 شوباتەوە دەمی خۆی دووریوە و مانی لە خواردن گرتووە. پێشتریش فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ڕایگەیاند ئازاد نەکردنی هەستیار وشار با یاسای لێبوردنی گشتی جۆرێک لە پێشلکاری یاسایی تێدایە و هۆکارەکانی بڕیارەکە لە یاسای لێبوردنی گشتی بەدەرە هەر بۆیە داواکارن دادگا یاساییانە و بێلایەنانە مامەڵە لەگەڵ دۆسیەکەدا بکات. بە پێی وتەی کەسوکارەکەی لە سەر نووسینەکانی هەستیار لە تۆڕی فەیسبوکدا زیاتر لە 6 سکاڵای لە دشت تۆمار کراوە جگەلەوە پێشتری شەنجارێک لەسەرەوە پۆستانە سزا دراوە و بند کراوە. هەروەها لەلایەن ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستانەوە فەسڵ کراوە و ڕێگری لێکراوە بگەڕێتەوە سەرکارەکەی خۆی. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.